ئەی جیلوەدەری حوسن و جڵە و چێشی تەماشا، سەر ڕشتەی دین بێمەدەدی تۆ نییە حاشا. فەیازی ڕیازی گوڵ و میهر و مل و لەعلی، ئەی شەوقی ڕخ و زەوقی لەبت زائقە بەخشا. زەڕاوتی عکوسی کەششی مهری جەلالن وا دێن و دەچن سەرزەدە سوڵتان و شەهەنشا. جان بەرلەبی بۆسەی لەبتە عاشقی زارت، فالبائس يستوهب من فيك معاشا. بەو ڕەحمەتە عامەت کە دەکا سەنگی سیەهزار، بەو ڕەحمەتە عامەت کە دەکا سەنگی سیەهزەر، لەم قەلبەکە وەک بەردە ڕەشە ڕوشە ڕەشاشا. لا حول ولا طول ولا قوة إلا بالله له القوة والقدرة ماشا. نالي نيتي سحر بيان، حكمتي شعر، أما نيتي قوة ضل، قدرتي إنشاء. بەناوی خوای خاوەن میهر و جوانی بینەرانی ئەزیزی بەرنامەی ڕازی دڵان، سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕبێت لە خێر و خۆشی. وما ڕەمەیتە ئیذ ڕەمەیتە وەلاکن الله ڕەما. تۆ تیرت نەهاویشت کاتێ هاویشتت، بەڵکو خوددا هاویشتی. لە شەوێکدا کە دڵەکان وەک گوڵی عشق دەپشکوێن، لە کاتێکدا کە هەموو جوانیەک دەبێتە شەپۆلێک لە دەریای خودایی، لە ساتێکدا کە هەموو خۆشەویستیەک دەگەڕێتەوە بۆ سەرچاوە یەکەمینیەکەی. ئێمە لێرەین لەگەڵ میوانە بەڕێزەکەمان دکتۆر سەبور عەبدولکەریم مامۆستای زانکۆ، لە نێو ڕازی ئەم شەوماندا قوڵ دەبینەوە لە گەورەترین ڕازی بوون. بەڕێزان، عارفانی کورد لە نالی و مەحویەوە تا دەگاتە ئەمڕۆ، هەمیشە خودایان وەک سەرچاوەی هەموو عشق و معریفەتێک بینیوە. ئەم شەو لە ڕێگای شەعرە قوڵەکانیانەوە، لە ڕێگەی معریفەت و عیرفانەوە دەچینە ناو ئەم دەریا بێبنا. لە دەریایەکی بێبندا هەر شەپۆلێک سەر هەڵئەدا و دەچێتەوە نێو دەریا. لە دنیای عشق و عیرفانیشدا هەموو جوانیەک، هەموو خۆشەویستیەک، هەموو معریفەتێک شەپۆلێکە لە دەریای بێبنی خودایی. بەناوی ئێوەی ئەزیز و خۆشەویست و ستافی ماندوونەناسی ئەم بەرنامەیەوە، زۆر بە گەرمی بە خێرهاتنی میوانەکەمانەکەین. برای بەڕێز و خۆشەویست جەنابی دکتۆر سەبور عەبدولکەریم، یاخوا بەخێر بێ، زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ئومێد دەخوازم کە ڕازی ئەم شەومان بای ئەوەندە نمایان ببێ کە خۆشەویستان و ئازیزانمان لەم شەوە پیرۆزانی ڕەمەزاندا چێژێکی قوڵی ڕۆحی و معنەوی لە وتەکانی جەنابەت وەربگرن. دووبارە بەخێر بێ، زۆر سوپاس. هیوادارم وەکو بەڕێزت فەرمی بتوانین ئەم شەو کەمێ ببینە میوانی ئەو پیاوە جوانانە و پیاوە بەرزانە کە با بڵێن هەناسە و ژیان ئێنەوە بە ئێمەی مرۆڤ جارێکی تر لە ناو دنیای جەنجاڵ و ماندووی نوێدا مۆدێرنەدا جارێکی تر دەرمانێ هێنن ساتێک وکۆڵێ ژیانەکەنەوە بەبەرمان ناو ئەڵێن وەرن هەوایەکی پاگەڵ بژن. یاخوا بەخێر بێ، زۆر سوپاس بە ئومێدیەوەی کە ئینشاءڵڵا ڕازام شەو نمایان ببێ. ئوستاز بە هەر لەوە دەست پێ بکەین ئەو غەزەلەی سەرەتا کە خوێندمانەوە بۆ بینەرانی خۆشەویست. هەڵبەتە نالی خوددا بە جیلوەدەری حوسن ئەزانێ. جیلوەدەری حوسن یعنی ئەوەی کە ئیتر تەجەلا و جوانیەکانی معشوقی ئەزەلی و ئەبەدی لەسەر نیشتیمانی دڵی ئەم ئینسانە وەکۆڵێ جیلوە ئەکا و بە جۆرێک کە ئیتر ژیانی ئەم ئینسانە ئاوەدانەکاتەوە
کە سحرێک لە وتن دروستەکە با هەر لە جیل وە دەری حوسنەوە بچینە ناو بابەتەکەەوە. پێشەکێکی زۆر ورد و کۆڵێ شایستە هەڵبژاردووە بەڕاستی بابەسا. ئێمە ئەگەر سەیری دیوانی نالی بکەین هەر یەکەم قەسیدەش بەوە دەست پێکات. یەکەم قەسیدە بە ئەی جیل وە دەری حوسن و جڵە و چێشی تەماشا دەست پێکا. ئێمە ئەگەر سیرکەین زۆر گرنگە لەو حەقیقەتە تێ بگەین کەسانی ڕۆشنبیری گەورە، کەسانی با بڵێن کە بەقوڵ سەیری ژیان و بوون و ژینگە و دەوروبەر ئەکەن ناکرێ وەکو کەسێکی ئاسایی سەیری دیاردەکان بکە. بێگومان ئەبێت تێڕوانینێکی تایبەت بێت، تێڕوانینێکی جیاواز و وەکۆڵێ قوڵ بێ کە تایبەتمەندی خۆی هەبێ وا بکات کە تەنها خۆی بەهرەمەند نەبێ لە ئەو دنیابین و جیهان بینیە، بەڵکو خەڵکی تریش لەگەڵ خۆیان بەرێت بڵێ ئەی خەڵکینە وەرن لەم گۆشەوە سیرکەن. وەکو مەولانە فەرمێ ئامادە ئەم کە زەر بەرەم زەر نەبەرەم خەبەر بەرەم کاکا گەر وەکۆڵی ئاڵتو نەگەشت نەبەم خەبەرێک هەواڵێک هەواڵێک وەرە لەم گۆشەوە وەرە لەسەر لەم لووتکەوە یا لەم گۆشەوە سەیری لووتکەکە بکە. ئەی جلوە دەری حوسن و جڵە و شێشی تەماشا کێشێ لەگەڵ خۆیان ئەدبا بۆی پیاسەیەکت پێ بکە، گەشتێک باڕاستی بڵێن گەشتێکت پێ بکە لەگەڵ خۆیان بتبە تاوەکو هەندێشت ببینی کە پێشتر نەتبینیوە، هەندێشتر ببینی کە پێشتر نەتبینیوە. لێرا وتەیەکی کاک ئەحمەدی مفتیزادە بە گرنگ ئەزانم بڵێم بۆ پاڵپشتی لە حاڵەتەکەی نالی. کاک ئەحمەد باوەڕی وایە کە مرۆڤ لە بوونیا کە دروستە بێ مناڵ کە کاتێ مناڵە دوو غەریزە لە ناخیا هەیە، ئەو دوو غەریزە و دوو پاڵنەر کە سروشتی و ڕەسەنن خۆڕسکن. یەکەمیان هەستی جوانی بینی یا جوانی ویستی، دووەمیان هەستی گەڕان بە دوای نهێنیەکانە هەستی پرسیار. زۆر جار لە کولتوری ئێمە کێشە ئەوەیە هەستی پرسیار مەترسی لەسەرە. زۆر جار بەداخەوە زۆر بە ناوی ئاینەوە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە پرسیار قەدەغە ئەکرێت. تەنانەت و ئاگاتەوەی هەندێک لە ڕۆشنبیران وا بڵێن، من هەندێک لە هاوڕێ ڕۆشنبیرەکانم کە پێشم ناخۆش بوو واڵێن ئەڵێ ئاین هەمیشە وەڵامەکانی پێش پرسیارەکانی ئەکەوێ، بەڵام ئەمە لە ڕاستیا وان نییە، ئەمە کولتوری ئاینی وا ئەڵێ ئەجینا خودی ئاین خودی معریفەی دینی قوڵ وا ناڵێ. ئەجا قسەکە ئەگەڕێنەوە بۆ جلوە دەرەکەی کە هینە، یعنی بیرکەرەوە کە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەوەی کە نالی دەستپێکردنی دەستپێکا بۆ ناسینی خوا لە شوێنێکی زۆر گرنگەوە دەست پێکا کە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەی جلوە دەری حوسن خۆت ئەو کەسەی ئەو زاتەی کە جوانی دەرئەخەی، منیش سروشتی مرۆڤی من وایە بە دوای جوانی ئاوێڵم، تۆ لەوێوە وکۆڵێ گڵۆپی سەوز بۆ من هەڵەکەی من ڕائەشێشی و هەر بەوەش نابێ، بەڵکو جڵە و کێشی تەماشا لەگەڵ خۆتە ئەم بەی. ئەنجا خاڵێ لێرا گرنگە تەماشا چاوە. ئێمە دەرکەوتووە لە زانستی نوێ تەنانەت لەو بواری کە لە بواری مەسەلەن ئەوەی کە پێوترێ فێرکردن، مەسەلەن فێرکردن ئەڵێ مرۆڤ ئەوەندەی بە چاو فێرە بێ بە هیچ هەستێکی تر فێر نابێ. کەواتە نالی زۆر بە وردی هەستی بۆ کردووە کە ڕاکێشان چاو زۆر گرنگە. بۆیە ئەگەر دیقەتیشکەین لە قورئانە بۆ ئەڵێم نالی زۆر قوڵە، قورئان ناسێکی زۆر قوڵە. لە قورئانی پیرۆزا کە دیقەت بکەین هەمیشە چاو پێش گوێ کەوتووە، چاو بە بڵێم لە دوای گوێکە وحی وەرەگری دوای ئەوە گرنگترین شت دیتە لە چاو. ئین السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. مثلا لهم أعين لا يبصرون بها، زۆر دیقەتە کاتە سەر مەسەلەی چاو و دیقەتدان. هەر لە جێگەیەکیشا وابزانم زۆر جوان باس ئەوە کە ئەڵێ لەو وەختەوە بیستومە دیتن بە قەدەر چاوە هەرموم لە بەدەن یەکسەر وەک ئەینی فەنەر چاوە تەواو. کەواتە چاو زۆر ئەو گرنگجەی هەیە. سوپاس بۆ جەنابەت کە ئوکۆڵێ بۆ شایەکانی من پڕەکەیتەوە مامۆستا بیلالجان، من خۆشحاڵم کە لە خزمەتی بەڕێستان بەڕاستی. کەواتە ئەو دیقەتانە ئەمە هەمووی شتی وردن. ئێمە لێرە ناچارین وکۆڵێ کۆمەڵێک گەوهەر بڕێژین، چونکە دەرفەتی ئەومان نییە زۆر لەسەر با بڵێن وردەکاری گەوهرەکە بڵێن ئەم گەوهرە ئەم وردەکاری هەیە، ئەم تایبەتمەندی هەیە، توی گوێگری بەڕێزی بە دیقەت و بە سەلیقە تۆ ئەمە بکە.
ئێمە ناشاین هەندێک گەوهر پیشانین و بەجێڵین ئەوە گەرمە بەسی بێبگەڕێتەوە سەر گەوهرەکە دوایی بیدۆزێتەوە. ینی لەوە گرنگتر کە ڕەنگە زۆر سەرنج ڕاکێش بێ نالی خودی خۆی لە شعرێکە خوددا بە سەرچاوی ئیلهامی شعری خۆی ئەزانێ. ینی ئەڵێ من خوددا وای لێکردم ببم بە نالی بمن بەم کەسە. ئەڵێ چی؟ ینی ئەڵێ نالی خوددا بەوە ئەزانێ کە بە سەرچاوی بەهرە و سەلیقەی خۆی ئەڵێ ئەو کەسە تەحدیسی نعمەت بێ مراد و مطلبی مثلی نالی امتثالی ئەمری یەزدانی دەکات. ئەڵێ من کە هاتووم بە کوردی نووسی وما ئەم شعرانم بەرهێمێناوە امتثالی ئەمری یەزدانیم کردووە. ئەوە خوددا خستوێتە دڵی من فەرمانی پێکردوم کە وا بکەم. سێ لەوایە مەحویش هەمان شت ئەڵێ بنووسە پیری دڵم ئەمریکا تاعام کرد لە ئیبتداوە بەیتێ مناسبی دیوان گەدایەکی وەکو مەحوی قەلەندەرێکی کورد میسالی پادشای فرسە صاحب دیوان. ئەجا دیقەت کەنە سەر ئەمە زۆر لێراتی بینیەکی زۆر ورد هەیە کە ئەگەر دیقەت بکەینە سەری ئەڵێ بنووسە چێ وتی بنووسە پیری دڵم وت و بنووسە پیری دڵم وت و بنووسە. یعنی ئەگەر لێرە یەک بە پەلە بەراوردێکی نێوان مەحوی و مەولانا بکەین. مەولانا ئەڵێ چی؟ ئەجا لێرا گرنگەکە لە چیایە؟ مەولانا مەحوی ئەڵێ پیری دڵم وتە بەگوتی بە کوردی بنووسە گەر تەنزەنم خاموش کنم تەرسم کە فەرمان بشکەنم ئەڵێ لە دەروونما ئەو وتی شعر بنووسە هێزێک لە دەروونما پێی وتم شعر بنووسە. ئەگەر من بێژوێیی بکەم گەر تەنزەنم تەیمالی بکەم فەرمان بشکێنە فەرمان ئەشکێنم تێبینی بکە. ینی هەستەکە ئەم عارفانە کاتێککە ئەم شعرە جوانانە ئەنووسن بە کامل قەنەعەتەوە باوەڕیان وایە کە ئەمە فەرمانێکی یەزدانە. خوددا پێیان ئەڵێ جوانی پەخشکە خوا بناسێنە شتە جوانەکان بناسێنە هەناسەیە بەرەوە بە مرۆڤ. آخر خۆ ناکرێت تەنها دین قەتیز بکرێت لە فقها آخر خۆ ناکرێت تەنها دین قەتیز بکرێت لە چوارچێوەی مزگەوتەکانە لەگەڵ پیرۆزی مزگەوتەکان لە چوارچێوەی خانەقاکانە لەگەڵ پیرۆزی خانەقاکان. ئەڵێ ئەبێ بڵاو بێتەوە بە هەموو شوێنێکە. شریعەتی گوتنی لەو کاتەوە دەستپێکا کە لە مزگەوت دێتە دەرەوە بەڕاستی یا بەرماڵەکەت پێچیتەوە. ینی قسەکە ئەمێ لێەوە دەستپێکە کەواتە سیرەکەی ئەمانە ئاوا سەیری مەسەلەکانیان کردووە. یعنی ئێمە ئەبێت تێبگەین ئەم بەڕێزانە کە کاتێ من بەداخەوە جارێک لە مزگەوت بەڕێزێکم بینی پێی وتی وەڵاهی مامۆستا من تۆم زۆر خۆشەیە بەس یەک قسە ئەگەم عاجز نابی وتم فەرموو وتی وەڵاهی پێم خۆش نییە ئەوە نەخەریکی ئەم شعر و میعروشتانەی. طبعا من چۆن ئەم بەڕێزە تێگەیانم کە بڵێم آخر بڕێزیان خۆ من نازانێ کاکە ئەمرە جەنابی دکتۆری ینی من شتی گەوهری بە نرخە من ئەبێ گەوهرە بە نرخەکە بەجێ بێڵم. آخر ئەم وردەکاریە جاری وایە منی مزگەوتی دەرکی پێ ئەەکەم منێکە شتێک شارەزایکی سادەم لە با بڵێن کولتوری ئاینی بەتایبەت کولتوری عیرفانی کوردی هەیە دەرکی پێەکەم کە مەحویکەوە ئەڵێ پیری دڵم ئەمرم پێەکە چەندێ قوڵە آخر ئەگاتە ئاستێک مەسەلەن کە ئەڵێ وتی میوەی بەهشتە شعری مەحوی خوددا نەبڕی لە باخم داری بەردا ئەوە ئەو وای کردووە کە وەکوڵێ هەر وەزن و قافیەیەکی هەر میسرعێکی ببێ بە میوەیەک لە میوەکانی بەهشت. بەڵێ قوربان جا قسەکە ئەمەیە ئێمە ئەگەر سەیری کەنجتی زۆر سەیریتە من حەزەکەم باس بە قەسیدە بچمەوە بە قەسیدە بەناو بانگەکەی نالی کە بۆ سلێمانی نووسیوە قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور وەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارەزوو. ینی باوەڕ کە کاتی ئەو شعر ئەخوێنیتەوە بەدەر لەو وێنە زۆر وردەکارە جوانیانەی کە لەگەڵ بایەتەوە لەگەڵ با ڕۆحی نالیەتەوە بۆ کوردستان لە شامەوە یەتەوە ڕۆحی لەگەڵ بایەتەوە یەتەوە بەسەر سەرچنارە بەسەر سلێمانیاتی ئەپەڕێ بەسەر کانیباتی ئەپەڕێ بەسەر شوێنەکاناتی ئەپەڕێ سێرەکەی لە هەندێک شوێنە یەتە خوارەوە ڕۆحەکە ئەچێتەوە خانەقای مەولانا ئەچێتەوە حوجرەکەی خۆی شتی زۆر ورد من مامۆسای خوارەتەنانەت حوجرەکەی خۆی چی ماوە چی نەماوە لە هەیوان و تاق و ژوور زۆر شتی سەیری تایە. یعنی من مامۆسای خوا لێ خۆش بووم پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ خوا لێ خۆش بێ جارێ لە خزمەتی بووم شتێکی فەرموو زۆر گرنگە باسی کەم خەڵک بیزانێ وتی خۆزگە کە خانەقای مەولانا نۆژەن کرایەوە و تازە کرایەوە خۆزگە حوجرەیەکیان تایبەت کرداوە لیان بنووسرای حوجرەکەی نالی زۆر چەند قسەیەکی جوانە
بەڕاستی خۆزگە ئەمە بنووسرا باوەڕکە من جاری وایە کە ئەشمە مزگەوتی خانەقا یەکسەر قسەم بیرەکەوێتەوە ڕوو ئەەکەمەوە شوێنە ئەڵم ئای حجرەکەی نالی ئەبێ لەکوێ بێ نالی ئەوەندە لە شامەوە تامەزورەیە بەڕۆحیەتەوە ئەچێتەوە ناو خانەقا ئەچێتە حجرەکە ئەڵێ ئەبێ فەقیەکان زەوق و تاقۆشی جارانیان مابێ ویستی خوا وا بووە کە ئێمە وەکو کورد دەوڵەتمان نییە بەس باوەڕکە ئەم قسە بە تەحەداوەڵێم کولتورێکی ئەوەنە قوڵ و دەوڵەمەندمان هەیە کە کۆڵێ بارستایی و باڵانسی بێدەوڵەتی بۆ هێناوینێتەوە بەمەرجێ میلەتێکی خوێنەوار و قوڵبین زۆر بە قوڵی یانیان دەکەین هەر لەو قەسیدا کە ینی بیری دەکەینەوە خاچی کوردستان نالی خاچی کوردستان بە چێوی توورە ئەشو بهێنێ ئەڵێ چی سەرچنار ینی خاچی کوردستان بە نێوی بە چێوی توورە ئەشوێنێ ئەڵێ خوددا لەگەڵم مرۆڤ کە چێوی تورکی ئەو شوێ بوو کە خوددا لەگەڵ مرۆڤە لەگەڵ موسا گفتوگۆی کرد سەرچاوی ئاوەکە ئاوی سەرچنار بە سەرچاوی ڕۆشنایی و دابارینی خوایی ئەشو بهێنێ ئەڵێ چی ئەڵێ ئەم جامە وەستە بەچی ئەڵێ بە بادی خۆشمرور ئەم جامە وەستە تا دەگەی یا عینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور دوای وەڵە چی یا شەشمەساری خاتری پرفەیزی عارفە پرفەیزی عارفە باشە یا یەنبوعی نورە دابڕژێنێ لە کێوی توور یەنبوعی نورە دابڕژێنێ لە کێوی توور سەرچاوی نورە سەرچاوی نورە یعنی نالی سەرچنار بە سەرچاوی نوری خۆ ئەبینێ یعنی نالی سەرچنار بە پیرۆزە ئەبینێ بە چێوی توور ئەبینێ کە خوا لەوە جلوەی کرد بۆ موسا ئەمە زۆر گرنگن ئەم فینگەرانە ئەم با بڵێن دوێنانە ئەم لەسەر وەستانانە شتی سادە نین ئەمە قسەی کەسێکی سادە نییە ئەمە قسەی کەسێکی زۆر قوڵە کوردستان ئەڵێ کوردستان چێوی توورە کوردستان شوێنی دابارینی فەیزی خوایە کەواتە لێرەوە ئەڵێ چی ئەڵێ کوردستان پیرۆزە بیپارێزە کوردستان پیرۆزە مافی خۆیەتی دەوڵەت بێ کوردستان پیرۆزە مافی خۆیەتی کە وەکو ئەڵێ ئاین وەکو کەرەستەیەشی گرنگ ببێتە کۆڵەکە بۆ دروستکردنی دەوڵەتەکەی ئەم پیاوە گەورانەی ئێمە لەگەڵ ئەوەی کە زۆر قوڵ بوونەتەوە لە تەواوی زانستە وەکۆڵێ حتا دینەکانیشا بەڵام هیچ کات ئەم شوناسە نەتەوەیە کوردیە زۆر جوانە قوڵە قوڵیان ونیان نەکردووە بە پێشەوانەوە ینی من ویستم ئەوە بڵێم ئەمە قسەیەکی زۆر گرنگە ینی ئێمە زۆر گرنگە دروستبوونی دەوڵەت ئەبێ دووبارە لەسەر شوناسی نەتەوەیی بێ یەکێک لەوانە شوناسی نەتەوەیی ئاینناسی کوردی خۆی زۆر ڕاست بەڕاستی من بوورەوە ئەڵێم ینی ئێمە نابێ بەڕاستی ئەمە بیرکردنەوەیکی دروست نییە پێمان وابێ با بڵێن جۆرە تێڕوانینێکی دەرەوەی کوردستان هەر ئاراستەیەکی ئاینی بێ ئەتوانێ ئاینداریەکی پوخت و ڕەسەن با بە کورد ئێمە کە کاتێ مەولانە خالیدمان هەیە ئێمە کاتێکە نالیمانەیە کە مەحویمانێم خەڵکانەمان ئێمە ناڵێن خۆ ڕاستە ئاینی ئیسلام ئاینێکی گردردونی گلۆباڵیە بەڵام وەکو چۆن باران گلۆباڵیە باران لە هەموو شوێنێک هەر بێڕەنگە بێتامە بێ بۆنە مەپرسین خانەیەکی سەقفی حرەم و مەسجد و مەیخانە یەکیست بەڵام کاتێک کە دا ئەبارەیە لە کوردستان درەختێک سەوزەکە گەنمێک سەوزەکە گوێزێک سەوزەکە تویەک سەوزەکە بەس بەڵام ئەم بارانە کاتێکە لە عەرەبستان دا ئەبارێ خورما سەوزە بێ بەرهەمێکی تر سەوزە بێ ئاینیش هەمان شتە ینی گردردونیە بەڵام لە هەمان کاتا ناوچەی و لۆکاڵیشە هەر شتێکی جوانی هەیە ئێمە ئەبێ بینە تێبگەین لێی بەڕاستی ئەمە زۆر گرنگە وەکو پیری دڵەکەی کە ئەرزمان کرد جارێکی تر بینەوە چونکە ئێمە وەکو وتمان نیشانێکی خوا بریتە لە زمانە جیاوازەکان ومێ دەکەم کە ئێمە جەنابی دکتۆر سەبور بەرنمەیەکمان هەیە بەرنمەی چامە کە هەفتانە پێشکەشەکرێ هەر لێرە لە کەناڵی کەی 24ەوە ومێ دەخوازم وەکۆڵێ بتوانین لە بەرنمەی چامەیە زیاتر وەکۆڵە قوڵ ببینەوە لەم بابەتەی نالیە ئەگەر جەنابتان کاتان هەبێ ئینشاءڵڵا لە خزمەتی بەڕێستانم وڵای من دواوتەم لە خزمەتانە ئەوەیە خۆزگا یعنی ئێمە وەکو کورد کە ئێمە با بڵێن چۆمسکی ڕۆشنبیرێکی ئەمریکی گەورەیە زمان گەورەترین زمانەوانی جیهانە لە ئێستا کە ئەمریکیە و خۆشبەختانە دۆستی کووردە ئەڵێ ئەی کوردەکان لە وتارێکا کە بە زمانی ئینگلیزی بڵاوی کردوێتەوە ئەڵێ ئەی کوردەکان ئێوە جوگرافیاتان داگیر کراوە
تاکە شتێک کە ئێوە هێشتوتەوە زمانەکەتانە لەبەرەوە تکایە دەست بە زمانەکەتانەوە بگرن تا لە ناو نەشن ئەگەر ئەتانەوێت بمێننەوە ئەبێ زمانەکەتان بپارێزن ئەنجام من قسێ زیاد دەکەم بۆ قسەکەی چۆمسکی ئەویژەوەیە زمانی ئێمە بە ئەدەبیاتەکەمانەوە پارێزراوە یعنی ئەگەر نالی بەڕاستی ئەگەر نالی ئەگەر شاعرانی ئێمە وەکر مەسەرەن مەلای جزیری ئەحمەدی خانی ئەگەر مەولەوی ئەگەر خانای قوبادی ئەمانە ئەدەبیاتیان نەنووسایە بەم زمانە ئێستا ئێمە شتێکمان نەبوو بە ناوی زمانی کوردی ئاسان نەبوو ئەگەر مینشینی بابان نەبووە شتێکمان نەبوو بە ناوی من قسەکەم ئەخیر قسەم ئەوەیە تکایە ڕۆشن بیرانی کورد بە دەر لە ناکۆچیەکان هەندێک ور لە ناکۆچیمان هەیە جاری وایە ناکۆچی ئایدۆلۆژی سیاسی مەسەلەن تەنانەت ئاینی تکایە با ئێمە وەکو گەلەکانی تر لەسەر خەڵاو بەشەکان کۆ ببینەوە من هەمیشە لە خزمەتی مامۆستام دکتۆر پرۆفیسۆر عەزەدین مستەفا ڕەسوڵە بیرم یە دکتۆر ئەیوت من کابرایەکی چەپم بەس من هەمیشە ڕێزم هەیە بۆ مەلا عەبدولکەریمی مدەڕس کە مەلا عەبدولکەریمی مدەڕس خزمەتێکی گەورەی بە کورد کردووە بە زمانی کوردی کردووە ئەیوت ئەو کارێک کە مەلا عەبدولکەریمی مدەڕس کردوویەتی دەوڵەتێک بۆی ناکرێ ئەیوت فەقیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی کتێبی شەریعەتی ئیسلام هەموویان فێری کوردی بوون زۆر باشە ویستم ئەوە بڵێم تکایە دەست بە زمانمانەوە بگرین دەست بە کولتورمانەوە بگرین و ئەو گەوهرە بە نرخانەی کە لەم ئەدەبیاتە هەمانە بیپارێزین زۆر خۆشحاڵ بووم کە ئەم شەوتوانیم لە ڕازی خوددا وەک سەرچاوی عیشق و عیرفان و جوانی لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستان بین خۆشەویستان و ئازیزان کاتێک نالی ئەڵێ جیلوەدەری حوسن کاتێ مەحوی باس لە مەرتەبەی عیشق و معریفەت ئەکا هەردووچان ئەو ڕاستیە قوڵەمان پێ ئەڵێن کە خوددا تەنها بوونێکی دوور نییە بەڵکو نزیکترە لە هەناسەکانمان هەر خۆشەویستیەک بۆ جوانیەک هەر تێگەیشتنێک بۆ حەقیقەتێک پەنجەرەیەکە بۆ بینینی ئەو خۆشەویستان و ئازیزان بینەرانی بەرنامەی ڕازی دڵان سبەی شەو لە هەمان کات لەگەڵ ئەڵقەی شینووی ڕازی دڵان دەینەوە خزمەتتان لەگەڵ میوانی ئەزیز و خۆشەویستمان و باسکردن لە ڕازی تەمەن تا بە یەگەیشتنەوەی شتر هەمولایە بەخواست فێرم خواتان لەگەڵ ماڵتانە